لەو ڕۆژەوەی تۆ لێم دووری و تۆ لێم ونی ژینم هەمووی تاریچیە هیچ نابینم بە ڕۆشنی ئێستاش چاوەڕێم بێتەوە وەکو جاران بەهێمنی بێت و بڵێ خۆشم لەوێ من هی تۆمە و تۆشتی من هی تۆمە و تۆشتی من ئەوەل بنێوی خدای بەخشندە و میهرەبان عەزیزان و خۆشەویستان ئەو شەشەوێکی یادگاری خۆشە ڕێکەوتی 29/12 ساڵی 2019 ئێمە کۆڕێکی دۆستانەمان پێکەناوە دانیشتون بۆ سازدانی هاجی خنزیلانە بە بۆنەی هاتنی سەری ساڵی تازە ساڵی 2020 ئەو ئاهەنگە ساز دەکرێت بۆ ئەو دۆستە خۆشەویستانە کاکە ئەبۆ خەیلانی خۆشەویست کاکە ڕاوێش خەیلانی کاکە سەبور زیندانی و کاکە ئەمەی شاسواری پێشکەشە کاکە بەڵێن خۆشناو کاکە ڕەسەن یاخی و کاکە ڕایدڵی مام سیروانی کاکە محەممەد قەساب و کاکە ئاسۆ چاوەڕێی خۆشەویست ئەرچی فلیم بەداری ئەو ئاهەنگێتەکە سەرشانی کامێرەوان کاکە ئەحمەد منتق بە هاوکاری کاکە میلادی خۆشەویست بەدەست و بەنجەی هۆڕەکژەنی بەتوانە کاکە زانیار کوردی سازە جوانەکەی کاکە ئەزدەر دەرسیم ئەو ئاهەنگە دەڕازێتەوە بەدەنجی زوڵالی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی میوان هونەرمەندی عەزیز کاکە سۆران سەردەشتی خۆشەویست بە هاوکاری برادان ئامانجی ئەنزیبات ئومێدەوارم بەدڵی بینێران و بیسەران بێت شاد بن بژیر بەڵام لەبیرم نەکردووی نەدەری کاکە سەبر زیندانی خۆشەویست ئەم گۆرانیە پێشکەشە یاڵا خەیلانی و خەیلانیەکان ئەڵە و ڕۆژەی کەسێت هێشتم فرمێستی زۆرت پێڕێشتم ئەلە و ڕۆژەی کەسێت هێشتم
کەم